لە شاری هەولێر دیبێتێک لە ژێرناونیشانی هەڵوەستەیەک لە سەر ڕووداوە نەخوازراوە کۆمەڵایەتیەکانی کۆمەڵگەی کوردستان بەڕێوەچوو. تیایدا کەسانی پسپۆڕ و لایەنە پەیوەندیدارەکان تیشکیان خستە سەر هۆکارەکانی پشت هەڵکشانی حاڵەتەکانی توندوتیژی لە هەرێمی کوردستان. وتەبێژی وەزارەتی ڕۆشنبیری دەڵێت داوامان لە دەستەی داواکاری گشتی کردووە ئەو حاڵەتەی لە بەردەم نەتەوەیە گرتوەکان ڕوویدا بە ئاسانی تێنەپەڕێت. مامۆستایەکی زانکۆش دەڵێت بەشێکی زۆر لە ڕاگەیاندنەکان پێچەوانەی یاسای ڕۆژنامەگەری کار دەکەن و حاڵەتەکانی کوشتن و خۆکوشتن نابێت بکرێن بە سەردێری هەواڵ. مەسەلەی میدیا حەسریە فریکوێنس و شتانە تا ئێستا یاسای میدیا ئەلکترۆنیمان نیە. ئێمە لەگەڵ دەستەی داواکاری گشتیە داوامان لێ کردن کە ئەو مایک و لۆگۆیانەی کە بۆ نمونە لە حادیسەیەکی وەکو ئەوەی بەردەم نەتەوەیە گرتوەکانە ڕوویدا ناکرێ هەروە بە ئاسانی تێ بپەڕێت. ئێمە چاوەڕێی بڕیاری دەستەی داواکاری گشتین، چونکی هەموو ئەو هەنگاوانەی تریش لە ڕاگررتنی بەرنامەکان و لە بوەستاندنی پەخشی کەناڵەکانە ئێمە ناچارە بین کە بگەڕێنەوە بۆ ئەو بڕیارەی کە دەستەی داواکاری گشتی ئەیدات اینجا بتوانین کار بکەین و دوایین شت بۆ ئەو ڕووداوی بەردەم نەتەوەیە گرتوەکان ئێمە ئێستا وەک ئەڵێ تۆپەکەمان خستوتە ساحەی دەستەی داواکاری گشتی چاوەڕێی ئەوان بڕیار بدەن کە چی بکرێت. میدیای ئێمە پێچەوانەی هەموو بڕگەکانی مادەی نۆیەمی یاسای ژمارە 35 ساڵی 2007 کارەکە. تۆوی ڕق و کینە بڵاوەکاتەوە کە نابێ بڵاوی کاتەوە. سوکایەتی بە ئاین و بیر و باوەڕەکانەکە کە نابێ بیکە. سوکایەتی بە سیمبل ئاینیەکانەکە کە نابێ بیکە. هەواڵ هەیە پێویست بە پەلەنووسین ناکە وەکو خۆکشتن وەکو خەڵکێک کەسێک خۆی ئەسووتێنێ. ئەم هەواڵانە هەواڵی کۆمەڵایەتی وروژێنەری دەرونین، نەئارامی دەرونین، ناوسەنگی دەرونین، تێکدانی ئاسایشی کۆمەڵایەتین ئەمانە نابێ هەر بڵاوی کرێتەوە، نابێ بەپەلە بنووسرێن. ئەمانە دەبێت دوایی لە ڕێگەی بە دوواداچۆنی ڕۆژنامەوانی و هۆکارەکانی لە ڕێگەی میدیا لە بەرنامەی تایبەتە بخرێتە ڕوو. کەواتە میدیا ئێمە پێچەوانی ئەوە ئیشەکە. دادوەرێکیش دەڵێت ئێمە لەسەرەوەی بەرپرسیارەتەکان داین ئەگەر یاسا جێبەجێ نەکەین و پێشێلی بکەین ئەوە نابێت گلەیی لە هاوڵاتیان بکەین. نوێنەری وەزارەتی ئەوقافیش جەخت لەوە دەکاتەوە کوردستان پێویستی بە پاراستنی ئاسایشی کۆمەڵایەتی هەیە و دەبێت میدیاکار لەسەر کێشە کۆمەڵایەتیەکان کار نەکات. ئەگەر ئێمە لە دەسەڵاتەکان پێشێلی یاسامان کرد کەواتە گلەیی لە تاکەکان ناکەین ئەگەر هاتوو پابەندی یاسا نەبوو. پێویستە ئەوەی کە لەسەرەوەیە ئەوەی لەسەرەوەی خۆی کە دەڵێن یاسا سەروەرە، یاسا سیفەتێکی هەیە کە عامە مجەڕەدە، یاسا گشتیە وە کەسیش لێی دەرناچێتن. یاسا لەسەر هەمویان دەبێت جێبەجێ بکرێت. وتەیەک شەیە دەڵێن یاسا وەکو دەبێ وەکو مردن وابێ لەسەر هەموو لایەک جێبەجێ بکرێت. ناکرێت کەسێک لە دەرەوە یاسا بێ یان حیزبێک لە دەرەوە یاسا بێت. کوردستان پێویستی بە زیاتر دەرکردنی یاسایە. بەڕاستی پێویستی بەوەیە کە ڕوانگەی ئاشتی کۆمەڵایەتی پێکەوە ژیانەکەی کە هەمانە بیپارێزین و ئەو دیاردە قێزەوەنانەی کە لە کوردستانە هەن ئەوەندە گەورە نین. بڕۆن داتاکانی وڵاتانی تر بخوێننەوە، هەموو ئەو ڕووداوانە بە ڕۆژانە ڕوودەدەن بەڵام نایکەنە خەبەری سەرێکی، بەڵام کۆمەلگای پێبێتاقەت ناکەن. سۆشیال میدیایەکی بێسەروبەرەمان هەیە کە ئەویش بەڕاستی پێویستی بە دوواداچوون هەیە. ئەمە حڕیەتی ڕێی نییە ئینسان لە سۆشیال میدیایە شێوازی کوشتن و خۆکوشتن و خۆسوتاندن و یاخود تەعەداکردن لە ئافرەتان و یاخود قسەی نەشیا و بە ئافرەتان و بە منداڵان و بە ناودارەکانمان ئەوە بەڕاستی ناچێتە بواری ئازادی ڕێی. لە ماوەی ڕابردوودا دەیان حاڵەتی کوشتن و خۆکوشتن لە کۆمەڵگەی کوردیدا ڕوویان داوە و حاڵەتەکان بەرەو دیاردا ڕوو لە هەڵکشانن. هەندێک لە میدیاکانیش تەنها لە پێناو زیادکردنی لایک و کۆمنت و بینەر بەبێ گوێدانە بەها کۆمەڵایەتیەکان و لە بەرچاوگرتنی مەترسیەکان ئەو ڕووداوانە دەگوازنەوە کە ڕەنگە ببێتە هۆی زیاتر تەشەنەکردنی توندوتیژی و چاولێکردن لەلایەن خەڵکانی دیکەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.